شارودية وانا وتي تعزفية معك يا سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ من لە خەریکاڵم لە جەنگەڵستانێکم ئەمڕۆ من لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانیم لەم قوتابخانەیە تاقیگەیەکی زۆر باشانەیە ئەم شتانەی کە ئەیبینن هەموو مناڵان بەکاری ئەهێن و لەوانەکانە ئەیخوێنن بۆیە هاتووین تاوەکو گفتوگۆڵ لەسەر سوودی تاقیگە و لەسەر ئاسی زانستی مناڵەکان بکەین ئێوەش لەگەڵمان نابن و هەنێ زانیاری وەرگرن فەرموون چۆنی باشی ناوچیە سارۆ ئۆ ئێرە کوێی پێڵێن مختەبەر باشە مختەبەر لە چوانەیەکە یەن بۆ ئێرە کەوان زانست ئەی باشە کەوانی هونەرتان هەبێ ئەبێ بێنە ئێرە باشە کەواتە سوودی مختەبەر چییە؟ مختەبەر ماوەسامان هێنێ بۆ ئێرە فێریشتمانەکە ئافرین کەواتە ئەو ڕۆژانەی کە وانەی زانستان هەبێ بۆ ئەوەی زیاتر لەوانەی زانستێ بکەن یەنە ئێرە وایە هەر بژی باشە تۆ حەزە لەوانەی زانستە؟ بەڵێ بۆچی؟ لەبەری سوودی لێبین ئافرین هەر بژی سوودی لێبینی دەست خۆش یەک چەپڕێکانی بۆ لێبان دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناوچیە؟ درود کاکە درود هەر بژی درود ئەی تۆ لە پۆلی چەنی؟ سێ ئافرین درود بزانم بیرە ماوە ئەم هاوڕێوتی ئەم ڕۆوانی چیتانەیە؟ زانست ئافرین وانەی زانستانەیە کەواتە بۆ ئەوەی وانەی زانست بەباشی تێبگەن یەنە ئەم مختەبەرە وایە؟ باشە تۆ سوود لە مختەبەرە بینیوە؟ بەڵێ ئافرین هەر بژی باشە بۆ ئەوەی زیاتر لێرە تێبگەی کە ڕۆیشی تۆ ماڵەوە ئەو ڕۆژانەی کە پشوتانەیە یان کە تاقیکردنەوەتان نییە حەزەکەی سەیری بابەتە زانستیەکان بکەی؟ بەڵێ زۆر باشە کەواتە ئەتوانی ئەو کاتانەی کە تاقیکردنەوە نییە سەیری کەناڵی ئاسمانی کورساتکە لەوێ ئێمە فیلمیدی کۆمنتەریمان هەیە کە باسی بابەتی زانستیەکە ئەتوانی تەنیا ئەو کاتانە سەیری تەلەڤیزۆنکەی سەیری درامۆشتی وانەکەی باشە؟ هەر بژی یەک چەپڕێکای بۆ درود چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ شانۆ وەرە پێشەوە ئەمە چی پێڵێ؟ تەرازووی دووتە باشە تەرازوو چی پێ پێورێ؟ بارستایی باشە ئێوە مختەبەرەکەتا زۆر جوانە وایە؟ شتەکانی ئێرە بەباشی بەکارێنن؟ باشە ئێمە ئەبێ هەر لە خۆمانەوە دەستکاری ئەو شتانەکەی کە مامۆستا ڕێگەمان پێ نایە؟ بۆچی؟ لەبەرەوەی لەوانەیە بیشکێنین ئافرین لەبەرەوەی لەوانەیە بیشکێنین ئەدی هیچ پێ نییە بیخیتە سەر تەرازوەکە؟ هیچ پێ نییە؟ دە باشە دوای لەگەڵ کۆمەڵی هاوڕێی ترتا ئەمە تاقیەکەینەوە باشە؟ هەر بژی شانۆگیان یەک چەپڕێکانی بۆ لێبەر چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ڕێژوان کاکە ڕێژوان هەر بژی ڕێژوان ئەدی ئەو چییە لە بەردەمتا؟ ئەدی پێمشانە؟ وی بۆک ئەو بۆکە؟ باشە ئەو بۆ لە بەردەمی توە ئەتانەوێت چی لێ بکەن؟ سوودی لێوەرگرن باشە تۆ لەوانەی زانستە سووری ژیانی بۆکە خوێنتەوە وایە؟ باشە ئێستا پرسیارێکی لێکەم زان مەیزانی بۆک کە لە هێلکەکەی ئەتروکێ بە بچووکی چی پێڵێن؟ گەرە ئافرین کە تۆزە بچووکترە بێ ئەدی پێمشانە بەرزیکەرەوە ئەو پچکۆلە پچکۆلەیە چی پێڵێن؟ ئێمە پێڵین سەرمێکتە وایە؟ دوایی ئەو کلکەی هەر ئەمێنێتەوە بۆک؟ وردە چی لێیە؟ کلکەکەی نامێنێ ئەنجا چی لێیە؟ قاچ و دەستی بۆ دروست دەبێت ئافرین ئەی باشە ئەو کلکی بۆ لێ بۆتەوە لەوەی ئاخیریانە ئاوە لەبەرەوە هەر جارێ لە پشکۆلەیەوە کلکی
بۆ دروستەبێ بەس لە گەورەیە نامێنێت ئافرین دوای کلکەکەی لێ بێتەوە وایە وایە. ئەو بۆقانە زینونیان زینونین سینونی زینونین ئەی ناترسید ماخوا نە. ناترسی هەر بژی یە چەپڕێکانی بۆ لێبەر دەست بە چۆنی باش باشی بەڵێ. ناو چییە هەفە هافا تۆ لە پۆلیچەری سێ کەواتە ئەمە هەمووتان لە پۆلیسیان وایە بەڵێ. ئافرین هافا باشە مختەبەر چی و چی تیا خوێنن ئێوە ئێمە بەزانست ئەخوێنین بەزانست ئەدی لە مختەبەریا سوودی چیم لێبینیوە بۆ نمونە ئەمە بۆچی بەکاریە نازانی ئەوە بۆ کە خوێنمان لێ وەرەگرن ئەیکەنە ئەوە بۆی شیکاری تیا بکەن کە میز و ئەو شتانەمان لێ وەرەگرن ئەیکەنە ئەوە بۆ ئەوی فاسیکەن وایە وایە تۆ حەز لە وانەی زانستە بەڵێ حەزەکەی هەموو وانەکانە لە مختەبەرا خوێنی کەواتە سوودی لێبینیوە ئافرین یەک چەپڕێکایی بۆ ئافەکیان کەس خۆش چۆنی باش باشی باش. ناو چییە ئیلیاس چی ئیلیاس ئیلیاس وەزانیاڵی ئیلیاس وایە وتم ئیلیاس کەی ناوی کوڕە وایە ئیلیاس بەڵێ. ئەمە چییە لە بەردەستانە ئەوە هەیف و خۆر و هین زەوی خۆر هەیف واتە مانگ وایە مانگ و زەوی و خۆر وایە ئاها باشە تۆ ئەزانی شەو ڕۆژ چۆن دروستە بێ بەڵێ. چۆن دروستە بێ زەوی بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە واتە ئەمە بە دەوری خۆیان سوڕێتەوە ئەدی بۆم سوڕێنەرەوە واتە ئەوە سوڕێتەوە ڕاستەکەی ئێستا بۆ نمونە ئەم لایە ڕووناکە ئێستا لێرە چییە ڕووناک ڕۆژە وایە ئەم لایە کە تاریکا بێ بەچی ئەبێ بەشەو بەشەو ئێستا ئێمە لەم لاین یان لەم لاین لەم لای ئێمە لەم لاین بۆ لەبەرەوەی لای ئێمە ڕۆژە وایە هەر بشی ئافری یەک چەپڵێکانی بۆ لێبان تۆ چۆنی باشم باشی ئەرەڵا. ناو چییە گوڵی گوڵی تۆ شۆ کۆم هاوڕێ و ئەم وانەیە و خوێندووە بەڵێ. ئەدی وەرە تۆ پێ بکە گۆڕینی وەرزەکان چۆن دروستە بێ زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە ئاوە چۆن؟ بەم شێوەیە و یەک ساڵی پێچێ بەسوڕێتەوانێ بە دەوریا واتە وەرزەکان کە دروستە بێ زەوی بە دەوری خۆرە ئاسوڕێتەوە وایە وایە. ئاها ئێستا ئێمە لە چ وەرزەکەی لە زستانای لە زستانای دوای وەرزی زستان چیەت بەهار ئەی دوای بەهار هاوی هاوینەوە نەخۆشە وایە ئەتوانین بۆ خۆمان مەلە بکەین بۆ مەلازانی چی مەلازانی زۆر بەڵێ زانم ئافرین لەکێوە فێر بووی ئەڵا لە ڕۆژەکەما فێری کردین لە ڕەوزەوە تۆ مەلازانی بەڵێ. هەر بژی ئافرین یەک چپڕێکانی بۆ لێبان دەست ئەی تۆ چۆن یاو ڕێکە باش. باشی ئەدی ئەمە بەرە بەردەمی خۆتان ئەدی تۆ دیاردەی خۆرگیران نەزانی بەڵێ. ئەدی خۆرگیران چۆن دروستە بێ خۆرگیران هەیف دەکەوێتە داوەڕاستی زەوی و خۆرەوە واتە مان ئەکەوێتە نێوان زەوی و خۆرەکە بەڵێ. وایە ئەدی چۆن دروستە بێت پێ بشانە واتە خۆرەکە بۆیە دیار نامێنێ لە ئێمەوە مانگەکە ئاچێتە بینی بەڵێ. خۆر و زەویەوە وایە ئافرین باشە ئەم ساڵ خۆرگیرا ڕوویە وایە تۆ بینی و زۆر نەبیانی سەیرە کرد بەڵێ. ئافرین کاتێکە خۆرگیرا ڕوئەیە تیشکێک دەرەکە ئێمە پێویستە لەو کاتەیە سەیری خۆرەکە بکەینیان ئەبێ بە چاویکەوە سەیری بکەین هەر یعنی ئەگەر سێری کەیت یعنی چاومان هینە بکسە بێ چاومان لەوانەیە تووشی نەخۆشی بێ وایە بۆیە پێویستە بە چاویلکەی تایبەتی و سەیری دیاردەی خۆرگیرانکەین وایە هەر بشی ئافرین یەک چەپڕێکانی بۆ لێبان دەست ئەی تۆ چۆنی باشم باشی بەڵێ. ناو چییە ڕەوە ڕەوا کاکە ڕەوا ئەم هاوڕیانە شتی زۆر باشیان پێکردە ئەدی من تا ئێستا نازانم دیاردەی مانگیران چۆن ڕوئەیە زەوی ئەچێتە بەردەمی خۆر بەمەش هەیفگیران دروست دەبێت واتە بۆیە مانگەکە ئەیگیرێ زەویە چێتە بینی خۆر و مانگەکەەوە وایە زۆر باشە تۆ تا ئێستا دیاردەی مانگیرانە بینیوە بەڵێ لەکوێوە لای ماڵخۆمان
لای ماڵی خۆتان و سەیری ئاسمانە کردووە بەڵێ. بەو شێوەیە بینیوتە زۆر باشە کەواتە ئێوە مامۆساکەتان زۆر بەباشی لەم تاقیکەیە فێری وانەی زانستانەکەن وایە وایە. سووتان لێ بینیوە بەڵێ. ئەی باشە تۆش کە ئەڕۆیتەوە ئەو هاوڕێیانە کە لە قوتابخانەیەکن مختبەریانەیە یان تاقیگەیان نییە تاسا فێری کردوون بۆ نمونە دیاردەی خۆی گیران و مانگیران چۆڕۆیە ئەی بۆ هەوڵڵایەوانش فێرکەی آخر ئەوان حنەکات لای منی دە باشە ئەو مناڵانەی کە هاوڕێت و لە ماڵتانەوە نزیکن زۆر هاوڕێن بێکەوە ئەتوانی ئەوانی شتێ بکەینی باشە هەر بشی یەک چەپڕێ قایمی بۆ لێ بەن دەست سپاس هاوڕێکیان چۆنی باشم باشی باش. ناو چییە لارا لارای گیان لەگەڵم هاوڕێتانە سەرقاڵی چی بوو سەیری پێستی بۆ قوانە کرد چی پێسی بۆک ئەی هاوار بەم شتە سیرتانە کرد بەڵێ. ئەمە چی پێڵێن مایکرۆسکۆپ مایکرۆسکۆپ بەمە ئەتوانی سەیری پێستی بۆقەکەکەی بەڵێ. باشە ئەدی چی لێەوە فێر بووی فێری پێستی بۆ بووینکە چۆنە چۆنە پێستی بۆقەکە تۆزە شێدارە شێدار بۆچی وایە لەبەرەوەی بۆ هەل لە وشکانی و لە ئاویشە ئەژی لەبەرەوە پێستی شێدارە ئەی ئەدی ئەی پێستی ئەمە چییە پێستی ئێمە وشکە وشکە. وایە بۆچی لەبەرەوە ئێمە لە ئاوا ناشی ئاوا ناژی ئەگەر بچینە ئاوە چیمان لێت ئەخنکەین وایە لەبەرەوەی ئێمە ناتوانین ئۆکسینی تواوە هەڵبشین وایە هەر بشین ئەی تۆ چۆنی تۆ ناو چییە شیاو شیاو بەڵێ. شیاو باشە پێم بڵێ ئەم هاوڕێ و باسی بۆقی کرد وایە وایە. باشە بۆک ئاژەڵێکی ئاویە یان وشکانیە ئاوی وشکانیشە یعنی لە هەردووکیاژی وایە ئەی باشە ئێمە ئەتوانین لە هەردووکیا بژین ناخێر بۆچی لەبرێ ئێمە پێسما وشکە لەبەرەوەی ئێمە پێسما وشکە لەبەرەوەی ئێمە ناتوانین ئۆکسینی تواوە هەڵمشین وایە باشە ئەدی منیش ئەتوانم سەیری پێستی بۆق بکەم چۆن سەیری کەم چاو برێ بەکەم بۆ ئادی چاونم بەبوو ئەوە ئەفو نەمزانی ئەدی ئەو بۆ وایە پێستی و بۆقا زۆر جوانە یاوار ئەو بۆ وایە باشە ئەگەر سەیری پێستی خۆش باکەین ئەوە بە گەورە و جوانی پیشانیە بە گەور و جوانی پیشانیە ئەمە ئەمێرێکی زۆر مویمە باشە بەماتوانی سەیری میکرۆب و بەکتریا و شتیش بکەین وایە هەر بشی کەواتە ئێوە سووتان لەم ئامێرە وەرگرتووە زۆر باشە کەواتە ئەبێ گۆڕایاڵی مامۆسا بن لەوانەکانە بۆ ئەوی بەباشی لە بابەتەکان تێبگەن باشە هەر بشین یەک چەم ڕێکایمیان بۆ لێبەن دەست بۆ چۆنن باشی ئەتی با لە تۆ دەست پێ بکەم ناو چییە تۆ ناو چییە هێڤا هێڤا ئەوە چاو نابەت چیەوە سەیری چیوە کرد تەلیسکۆپ تەلیسکۆپ وامیری تەلیسکۆپە بەڵێ بۆچی بەکارە بۆ تەنە دوورەکان بۆ بینینی تەنە دوورەکان بەڵێ لێرەوە بەوە ئەتوانم ماڵی خۆمان ببینم ئەی ئەتوانم چی ببینم ئەتوانی هەسارەکان بدینی ئەستەرەکان بدینی خۆرەکان بدینی ئافرین واتە ئەمە بۆ بینینی بۆشایی ئاسمانە وایە بەڵێ باشە ئێوە هین تا خوێندووە کۆمەڵی خۆر و ئەو شتانە بەڵێ باشە ناوی هەسارەکانی کۆمەڵی خۆر چی و چییە عتار زوهرە زەوی مەریخ مشتری زوحەل ئۆرانوس نپتۆن بلۆتۆن ئەی ئافرین ئەمە کێ فێری کردو مامۆستا مامۆساکەتان بەڵێ. هەر زۆر باشە ئەی تۆ چۆنی باشم باشی ناو چییە محەممەد کاکە محەممەد محەممەد تۆش لەگەڵ ئەو هاوڕیانەتە بە تەلیسکۆپ سەیری چیتانە کرد مانگەکان سەیری شایی ئاسمان ئافرین باشە پرسیارێکی لێ بکەم بەڵێ بە چه هەسارەیەک ئەوترێ هەسارە سوورەکە مەریخ بە مەریخ وایە بۆچی لەبەرەوەی ڕەنگی خاکەکەی سوورە وایە تۆ خۆڵە سوورەکە و بینی وها لە لای خۆشمان هەیە ئەوێ هەمووی ئاوا سوورە بۆیە پێڵێن هەسارە سوورەکە وایە ئافەری محەممەد جان ئەی تۆ چۆنی باشم باشی بەڵێ. ناو چییە ئیلیان ئیلیان جان بەڵێ تۆ ئەزانی ناوی نزیکترین هەسارە لە زەویەوە چییە؟ ئەتارت ئەتار نزیکترینە وایە؟ بەڵێ. بۆچی نزیکترینە؟ لەبەر ئەوەی یەکەم هەزارە ئافرین ئەی باشە ئەمە ساری ئێمە لە سەریژین چی پێڵێن؟ زەوی زەوی وایە؟
باشا ئێمە ئەتوانین لەسەر مانگ بژین نا نەخێر بۆ لەبەر ئەوەی چونکە ئۆکسجینی تیان نییە ئاو هەوای تیان نییە وایە وایە. ئەویش واڕم خۆی ئێمە نەچوین تا بزین وایە وایە. هەر بژین ئافرین یەک چەپڕێک قایم بۆ خۆتان ئافرین هەر بژین دەست خۆش ئی هەوای کردو ئەم شتە زۆر ترسناکی شازانن با بچین بۆ لام هەوڕێیانەمە بزانم چی پێڵێن چۆنی باشە باشی بەڵێ ناو چییە ئێلا ئێلا گیان تۆ ئەم شتە ئازانی چی پێڵێن بەڵێ. چی پێڵێن ئێسکە پەیکەر ئێسکە پەیکەر باشەوە ئێسکە پەیکەری چییە مرۆڤ مرۆڤ باشە ئێسکە پەیکەر وەرە پێشەوە دڵی مرۆڤ لەکوایە لێرێدا لەویایە باشە هەر بژی ئەوە تۆ چۆن فێر بووی ئێمە مامۆستا فێری کرد مامۆستا فێری کردو ئەی ئافرین دەست خۆش ئەی تۆ چۆنی باشە باشی ناو چییە لیا لیا گیان باشە ئەی تۆ ئەمە چی پێوترێ ئێسکە پەیکەر ئێسکە پەیکەر هی مرۆڤ وایە بەڵێ بەس دەستی زۆر درێژە ئێمە شوای نادی بەڵێ وای ئێمەش دەستمان درێژە ئەزانی باشە پەراسووی مرۆڤ کامەیە ئەمە ئەوەیە 1 2 3 4 5 6 حوت پەراسوو ئەو لاش حوت پەراسوو وایە باشە سیەکانی مرۆڤ ئەکەوێتە ناو پەراسوو ئەویان دەروی پەراسوو ناوەوی پەراسوو ناوەوەی پەراسوو کەواتە ئەوە چی پێوترێ ئێسکە ئێسکە پەیکەر هەر بژی ئەی تۆ چۆنی منیش باشم باشی ناو چییە ئانوو ئانوو بەڵێ ئەنگیان باشە بەشی دەرەوەی ئێسکە پەیکەری مرۆڤ بەچی داپۆشراوە پێست پێست ئافرین ئەی باشە لەژێر پێستەکەمانەوە چی هەیە گۆشت گۆشت ئەی باشە لەسەر پێست چی هەیە موو موو ئەمەیان قژە ئەوەی سەردەستمان پێوترێ چی موو ئافرین باشە توانە چۆن فێر بووی مامۆستا فێریە مامۆستا فێری کردن کەواتە تاقیبەکەتان سوودی خۆی پێگەیان وایە بەڵێ. هەر بژی ئادی تۆرە پێشەوە چۆنی باشە ناو چییە ئاوی ئاڤین بەڵێ. ئاڤین کە هەر بژی ئاڤین ئەدی ئەو شتەی سەری سەرەوەی ئێسکە پەیکەرەکە چی پێوترێ ئەمە کاسەی سەر کاسەی وایە سەر. باشە کاسەی سەر چی لە ناوایە مێش مێشک ئەی چیتری پێوەیە کاسەی سەر ئادی ئەم دوو شتە چی پێوترێ چاو چاو ئافرین ئەمانەتان لەوانەی زانستا کردووە بەڵێ. کەواتە سوودی لێ بینیوە وایە وایە. هەر بژین ئەدی یەک چەپڕێک قایم بۆ خۆتان دەستا خۆش سپاس ناڵا عزیزەکانی هەوڕێم من ئەمڕۆ لەم قوتابخانەیە زۆر دڵخۆشم ئەزان بۆچی لەبەرەوەی بەڕاستی ئەمان وانەی زانستەکەیان زۆر خۆشە خوێن لەبەرەوەی تاقیگەیەکی زۆر پێشکەوتویان هەیە مناڵەکانی ئێرەش ئاستی زانیاریان زۆر بەرزە لەبەرەوەی هەمویان بەباشی لەوانەکانیان تێگەیشتون ئەمڕۆ من لێرە کوتایی بە بەرنامەکە بێنە هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ